ئەم مەراسیمە وەفایەکە بۆ سەرجەم شەهیدان و سڵاو و ڕێز و پێزانینی خۆمان بۆ سەرجەم پێشمەکە قارەمانەکان. ئێمە وەکو لیوای سێ بەرگری فریاکەوتن، ئێمە وەکو لیواکەمان زۆر چالاکانە بەرگریمان لە خاکی پیرۆزی کوردستان کردووە و لەو پێناوەشدا چەندین شەهیدمان بەخشیوە بە خاکی پیرۆزی کوردستان. وەک لای هەمووان ئاشکرایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی خەباتی چەندین ساڵەی بەسەدان ڕۆڵەی قارەمانی بەورە ئاسای لە پێناو ئازادی و سەرفرازی میلەتەکەیە بەخشیوە. نزیکترین مێژوش کە ڕۆڵەکانی میلەتەکەمان خۆیان کردە قوربانی شەڕی دژ بە تیرۆریستانی داعش بوو. بەداخەوە چارەنووسی میلەتی کورد وەها بووە لە هەر قۆناغێکدا دوژمنێک زەفەری پێهێناوین و بۆتە مەترسی لەسەر ئەم ئازادی و ئاسایشەی کە بە خوێنی شەهیدەکانمان هاتۆتە دی. پێویستە کە سوکاری سەربەرزی شەهیدەکانمان هەمیشە شانازی بکەن بە خەبات و خوێنی شەهیدەکانەوە، چونکە خوێنی ئاڵی ئەوان نەبووایە ئەم ئەزموونی کوردستانیش لە ژێر هەڕەشەدا بوو.